لەم قۆناغەداوە بەرهێنەرانی جیهان لە چاوەڕوانی ئەوەدان بزانن کاردانەوەکانی حکوومەتی ئێران چۆن دەبێت و بازاڕەکان چ گۆڕانکاریەکیان بەسەردا دێت، بە تایبەتی لە کەرتی نەوتدا. پێم وایە بەرزبوونەوەی نرخی نەوت کاردانەوەی خراپی لەسەر بازاڕەکانی جیهان دەبێت، بە تایبەتی ئەگەر ئاڵۆزیەکانی ناوچەکە بەرەو هەڵکشانی زیاتر هەنگاو بنێت. تا ئێستا ناتوانرێت پێشبینی بکرێت چی ڕوودەدات و چی دەبێت. لەو بڕوایەدام هەڵسەنگاندن بۆ دۆخەکە بۆ هەموو لایەک باش نابێت و کاریگەری توندی لەسەر بازاڕەداراییەکانی هەموو جیهان دەبێت. ئەگەری ئەوە هەیە بە ڕێژەی 5% لە سەدا بازاڕەداراییەکانی جیهان پاشەکشە بکەن. سەبارەت بە دۆخی ناوخۆی ئێران پێم وایە هەرچەندە حکوومەت دەڵێت کۆنتڕۆڵکراوە، بەڵام مەترسی زیاتری لەسەر دروست بوو و دۆخی جیۆسیاسی ناوچەکە زیاتر ئاڵۆزی کردووە. ئەوەش نیگەرانی زیاتری بۆ بازاڕەکانی ناوخۆیی دروست کردووە.